بەڵێ خۆشەویستان لەگەڵتانە بەردەوامین ئەچینە دوایین تۆر و گفتوگۆی ئەمڕۆمان کە باس لە پێوەدانی مار و دوو پشکەکەین و پێویستە فریاگوزاریە سەرەتاییەکان چۆن بێت کە ئێمە وەکو هاوڵاتی ئێستا بینی ئەگەر بڵین لەناو ماڵەکانمان لە ناو شارە لەوانەیە ئەمە تۆزێک کەمتر بێ وەک لە چاو ئەوەی کە تۆ بچیتە نێو سەیرانگا و یاخو دەشت و دەر و یاخو ئەو کەسانی کە باخیان هەیە لە دەرەوە بتوانن بە شێوازێکی باش ئاگیان لە خۆیان بێت. زۆر جار تۆ هەر بیرت نییە، هەر ئاگاد لەمە نییە، قەت بیرت بۆ ئەوە نەچووە، حەز ئەەکەی لە باخەکە تای پاچی کەیتەوە، ناودارەکان پاکەیتەوە، یاخو کون و کە لەبەر هەیە بتانی ئەمانە هەمووی چاکەیت، بەڵام لە ناو کاو مارێک دوو پشکێک پێێتەوەە چی بکەیت؟ لێرەیە چی ئەەکەیت؟ ئایا ئەو شڵەژانەی خێزان خۆت ئەگەر بەتەنیا بوو چی بکەیت؟ پێویستمان بەچێ؟ پێویستمان بە هۆشیاریە. یاخود نەبێت ئێمە ئەم هەموو تایبەتمەندی ئەکەین بۆ باخەکەمان، ئەم هەموو تایبەتمەندی بۆ کڕین، ئەی بۆ سنووقێکی فریاگوزاری سەرەتایی ناکەین ئەم باخانەمانەوە ئەگەر خوا نەخواستە دیاردەیەک یا حاڵەتی شووامان هەبوو بۆی کە بتوانانی هیچ نەبێت چارەسەرێکی سەرەتایە تاگاتە شوێنی مەبەست. گفتوگۆ لەسەرم بابەتاکەین و ئەم وەرزش ئیتر بەرەو ئەوە ڕۆین مار و دوو پشک و خشۆکەکان زیاد بن. ئەم ساڵانەن وشکە ساڵیە لەوانەیە ڕێژیان زیاتر بێت. بۆی لە ڕووی زانستی تەندروستی و فریاگوزارە سەرەتاییەکان چین و ئێمە هاوڵاتی چۆن هۆشیاریمانە بێ. میوانداری زۆر بەڕێز دکتۆر ئەحمەد سەعیدمان کۆک و پسپۆری هەناوی کە بەڕێزیانی سەر لایمە میوانە. دکتۆر سڵاو لێ بێت. سپاس بابەتێکە پەیوەسە بەم کاتەی ئێمە و ئەم چەنە پەیوەسە بۆ ئەوەش پێوەستە بە هۆشیاری ئێمەوە. فریاگوزاری سەرەتایە بەر لێ بچینە لای مار و دوو پشکەکە. فریاگوزاری سەرەتایی چەند گرنگە لە شوێنان پێمان بێت ئۆتۆمبیل ماڵەکانمان ئەو شوێنانەی گشتیە بۆی کە بتوانین کاری خێرای پێنجام بینە تا شوێنی مەبەست. شتێکی زۆ زۆر گرنگە جاروێت تۆ بۆ پارچە پلاستەرێک یا بۆ لەزگە و گۆزێک کە پەک دەکەوێت کە نازانین چی بخەیتە سەر برینێک اینجا زۆ زۆر گرنگە لە هەموو ماڵێکە لە هەموو شوێنێکی گشتیە کە احتیمالێت و با بڵین احتیمالی ئەوە هەبێت کە بەرکەوتن هەبێت لە هەر شوێنێک لە دەشت و دەرە احتیمالی پێوەدان هەیە هەموو شوێنێک چەکمەجەیەکی تەواوی تیابێت کە ئەو شتە سەرەتاییە پێویستانەی کە پێویستە بۆ تەداویکردن و داپۆشینی برین و حاڵەتی خوێنبەربوون و خوان و خاصە حاڵەتی پێوەدان لەو چەکمەجە تەواریە ینی هەبێت و شتەکان زۆر زۆر شتی سەرەتاین ینی و زۆر زۆر بەسوودە لە کاتی خۆیان تۆ لەوانەیە دەرک بە مەترسی خوێنبەربوونێک نەکەی یا پێوەدانێک نەکەی و لەو کاتە شڵەژاویەک ڕۆیە نەزانی چی بخیتە سەر و چی بەکاربێنی بوونی ئەو چەکمەجە تەواریە یا ئەو جانتا فریاگوزاری سەرەتاییە زۆر زۆر شتێکی گرنگە کە هەموو کەس پابند بێ پێوەی کە لە ناو سیارەشە لە ناو ئۆتۆمبیلیشا خۆتان زانن خوانەخواسە حاڵەتی حادیسەی سیارە و ئەوانەش پێویستە کە چەکمەجەی تەواری تیابێت. زۆر باش. جا دکتۆر کاتێک باسی فریاگوزاری سەرەتاییە کرێت هەندێکی ئەو کەرەستانەی بەڕێزە دوتت هەندێکیان هەندی تەکنیکە کەسەکان باشترە بیزانن. جا لە ئەم وەرزە کە بەردەوامیش ئەوترێت مار زۆرە وشکە ساڵیە ئەگەر خوا نەخواسە کەسێک تووشی ئەمە بوو مار پێوەیدا دوو پشک پێوەیدا چی بۆ بکرێت؟ طبعاً یەکێ لە فریاگوزارە سەرەتاییەکان حاڵەتی پێوەدان بریتە لە دڵنیاکردنەوەی کەسەکە گرنگترین شتە ڕیئەشورەنسی بکەیت چونکە لە کاتی پێوەدانە کەسەکە هەست بە شڵەژاوی و وروژانێکی گشتیە کات کە ڕەنە یەکسەر ئەوەیەتە بەرچاو تۆ بڵێ ئەم پێوەدانە وای لێکا بمێنێ لە ژیانیان نەمێنێت ینی حاڵتێکی ترسێکی زۆر و تۆقین ڕوات دەور و بەرەکەی لە سەریانەکە یەکەم شت کە بیکەن ڕێئەشوریکەن دڵنیاکەرەوەی بکەن کە بڵێن خەمە نەبێ سام شتێک بکەین ئێستا بانگی ئیسعافت بۆ ئۆکەین ئەوە ینی دڵنیاکردنەوە ئەو جۆرە پێوانە شتێکی ئاساییە لەوە چێ ئەو ئەسڵەن ئەو مارەی کە پێوە یاوی هەر ژەهراوی نەبێت هەر گاز بێت یا دوو پشکیش لەوانەیە ڕێژەی ژەهرەکەی یان دوو پشک بۆ دوو پشک بگۆڕێ دڵنیاکردنەوەیکی بۆ بکەی بۆ ئەوەی تووشی حاڵەتی وروژان نەبێت. باشە چونکە حاڵەتی تۆقین و وروژان لە کاتی پێوەدانە
یەکێکە لەو حاڵدەی کە زیاتر یارمەتی دەرە بۆ بڵاوبوونەوەی ژەهرەکە بەجەستەیە و لیانی دڵزیاکە فشاری خوێن بەرزە بێتەوە لەبەرەوەی کەسەکە حاڵەتێکی ارتباک و تۆقینی هەیە ئەو دڵنیاکردنەوەیە زۆر گرنگە پاشان ئەو ئەندامەی یا ئەو مەسەن ئەو لیمپەی یا ئەو پەلەی کە پێوەیراوە ئەگەر پێوەدانی مار بێت ئەبێ ئێمە بەلایزی بکەیت ینی نەیجوڵێنێت بە زۆر شتی سەرەتایی مەسەرەن هەر پارچە تەختێک یا ئەگەر ئێمە مەسەن فریاگوزاری ئەم شتانت هەبێوەکو ئەمە باندجێکە بەس تۆزە تونگێکی هەیە ئەخرێتە ژێر قاچی بەم شێوەیە مەسەن و بە باندجێک ئەمە ئەبەسرێت بەستنەکە ئەبێ بە شێوەیەک بێ کە نە زۆر تونگ بێ نە زۆر شلیش بێ تۆ ئەو ساکۆن حاڵەتێکە بوو کە یەکێ مار پێوەیە مەسەلەن کەتیانەکرایان بڕی حاڵەتی گوشین مژینی بە حساب ژەهرەکە ئەمانە هیچ باوی نەماوە و بەستنی تۆرنیکا بە شوەیەکی زۆر تونگ ئەمەش بە هیچ شێوە ڕێگە پێراونیە ئێمە یەکێک لەو مشکلانەی کە بۆمان دروستە بێ کەیسەکە بۆ نمونە لە دەرەوەی شاریا لە دەشتایی یەکمار پێویا تونگ بەستویانە ئەم قاچە ئاوسێ و ناشتوانی یەکسەر بیکەیتەوە تووشی شین بوونەوە ئەبێت و خوێن ڕۆیشتن خوێنبەر و خوێنهێنەر حاڵەتی قەتیزبوونی خوێن ڕوە و ژەهرەکە هەمووی لەم منتقا ئامێنێتەوە مەسەن ئەگەر پێوانەکە ئائێرە بێت ئەگەر بێت و یەکسەر بیکەیتەوە تۆرنیکە ئەو ژەهرە بە شوێکی زۆر کتوپڕی بڵاو بێتەوە بە جسمی ئەوڕەنە یەکسەر حاڵەتی مردنی لێ بکەێت دکتۆر زۆر کاتەڵین ئێمە ئەوەی کە بە ڕێزی ئاماژە و پیامە ڕێگاتەن دروستەکەی ئەوە ڕێگاتەن دروستەکەی کە بەگەڵ ئەوە نەیەڵی بجۆڵێ و بە شێوەیەک بیبەستی کە بەس سیستمی لیمفاتیک کە لە ژێر پێستە چونکە ئەو پێوانە خۆ نەچۆتە بۆری خوێنەوە لە سیستمی شلەیەکەیە لە جسمە لیمفی پێڵەن لە ڕێی لیمفەکانەوە مژرەوە بڵاوێتەوە بە جسمە تۆ بەس ئەوەنگە تونگێک هەبێت بەڵام نەبێتە هۆی گرتنی خوێنبەر و خوێنهێنەر لە بەرەوەی قەتیزبوون ڕوونە قەتیزبوون ڕوویە ئەو حاڵەتەم بۆ باسکرێەوە و تۆرنیکای لێ کە ناتوانانی بیکەیتەوە ئەو کاتە بە چەند تەکنیکی تر ئەگەر حەزکەی بۆت باسەکەم لەگەر تۆرنیکا بەسراوێت چی بکەیت باشە دوایی ئەوشمان بۆ باس حەزم کرد لەگەڵەوە باسیکەم زۆر کەسمان هەیە ئەوی کە تۆ باسە کرد یەکسەر ڕاستەوە خۆ دەستی ئەگەر ئەو کەسە بێ مارەکە پێوەی یا قۆڵی بێ ئاسنێکێنێ ئەی کوتێتەوە ئایا ئەمە ڕێگایەکی تەندرم بۆیە حەزەکەمان پرسیارانەکەم بۆی خەڵک گۆشیاری ئەمانە خۆشیار تەنها ئەو بەشە ئەبێ لە جوڵە بخەیت باش و کەسەکە ئارام کەیتەوە و پاکردنەوەیشی بۆ بکەی ئەگەر مەسەن ئەدەواتی تاقیمەلانیە هەر بە ئاوی احتیادی شتنێکی بۆ بکە و ئەنجا ئەو شتێک بخەرە ژێر قاچی و بیبەستە بە باندجێک بە هەموو ئەو بەشە سەر و خواری و بەو شێوەیە بۆ خەستەخانەیەتە بەردەستێمە بەڵام برینارکردن و مژین و گوشینی برینەکە بێتە هۆی زیاتر تەشەنە و بەرکەوتنی خوێن بۆ ئەو مادە ژەهرە و زیاتر بڵاو بوونەوەی بەستنی تۆرنیکا ئەبێتەوەی قەتیزبوون و لە پڕبەرانی ئەبێتە هۆی ئەوەی لە پڕبەرکەوتنێکی سەریع بۆ ژەهرەکە کە لەوانە یەکسەر حاڵەتی مردنی لێ ئەگەر باندجیش نەبوو لەو کاتەیە بۆ نمونە کەسێکە شوانە بەتەنیا دووداری بۆ دانەی بە پشتێنێکی بازە شتێکی درێژ بدڕێنی وەکو باندش بەس تۆزێ پانی هەبێ بۆی مەسەلەی تۆرنیکا دروست نەبێت قەتیزبوونەکە تۆرنیکان ئێوە شتێک تونگ بەستیت و بێتە هۆی بلۆکی فلۆ بکە فلۆ چییە تەدەفوقی خوێن وانە ئەگە بەو شێوە تونگەبی بەستیت تۆرنیکا لە حاڵەتی نەزیفە بەکارێ مەسەن کەسێک بەرکەوتنێکی و خوێنبەرێکی پچراوە خوێن فچقاکە سەر و ئەو شوێنە ئەبەستی بە شوی تۆرنیکا بەڵام لە حاڵەتی پێوەدانا نابێت تۆرنیکا بەکار بێت تەنها پاکردنەوە بەستن دڵنیاکردنەوە و پاشان گەیاندنی و بانکردنی ئەمبولانس گەیاندی بە نزیکترین بنکەی تەندروستی بۆ تەقیمکردنی حاڵەتەکە دکتۆر فەرق ناکا بۆ نمونە مار بێت و پشک بێت جۆرە جیاوازەکانی مار هەمووی هەر یەک ڕێگەیە هەموو یەک ڕێگەیە بەڵام ئێمە چەند علامەتێک هەیە هەموو مارێک ژەهراوی نییە ماری ژەهراوی چی لە کەس ماری ژەهراوی عادەتەن شوێنێ بەڵێ
چی لە کەسەکە ئەکات خۆی ما بگرنگە بۆەوەی کە دوات باسی ئەو بۆ بکەم ماری ژەهراوی ئاتەن بلبلەی چاوی تەشیلەیە نەگەوەی خڕبێت ماری ئەوەی کە ژەهراوی نییە بلبلەی چاوەکەی خڕە ئەمە بڵێ پۆیزنەس نان پۆیزنە سنێک یعنی جاکنەوەی ماری ژەهراوی ئاتەن دوو کەڵبەیە و چەندانێکی وردەرەکەوێ بەڵام زۆر کەم بەس ئاتەن دوو کون دروستە بێت لە شوێنی پێوەدانەکە ئەوە معنای ئەم مارە ژەهراوەکانە بەڵام ماری ئەوەی کە ژەهراوی نییە وەکو ڕیز دوو ڕیز لە دان دەرەچێت و زائیدەن ڕووشاوی یعنی ئەیگرێ و ژەهراوی نییە لە بەرەوەی هەر وەکو تەشبیانەوێت چۆن مرۆڤ گاز لە شوێنە بگرێت ڕیزە دانەکانی دەرەچێت ئەو دوو ڕیز لە شوێنی دان دەرئەچێ و خشانیش ڕوایەت کە ئالی جابێتەوە وەکو ڕۆشاننیش ئەمە معنای مارەکە ژەهراوی نییە بەڵام ئەگەر دوو کون بوو شوێن دوو کەڵبە دیار بوو و چەند ئەو کەڵبێژ ئەو دوو کنەلەیەک دوور بێ معنای تەمەنی مارەکە زیاترە چەند نزیک بەیانی بچووکترە ئەمە معنای مارەکە ژەهراوی جا باسی دایەکە ئەبێ بمبوورە قسەکە بەڵام لەبینەر چ مەودایەک مەجال هەیە ئەمە بیگەێنیتە لای پزیشک هەنێ ژەهراوی بوون هەیە یعنی ئەمە نەبێتەوەی حاڵەتێکی ترس بەڵام تەسیل لە دەمارەکەت کە بێتە ئۆستانێکی کتوپڕی کۆندامی هەناسە و کەسەکە لەوانەیە نەگاتە ئەو شوێنەی کەم بەستە ینی دەست بەجێ کەسەکە خوانەخواسە حاڵەتی مردنی لێ بکێتەوە بەڵام ئەوە لە ماری کۆبرایە زۆرە لەگەڵ ماری کریتی پێڵن خەتخەتێکی ڕەشە ئەوە لە منتیقی ئێمە نییە ئەو جۆرە مارەی لای ئێمە هەیە وەکو پێڵن بۆرە مار رووسل ڤایپەری پێڵن رووسل ڤایپەر ئەم رووسل ڤایپەرە ژەهرەکەی ئاتەن تەسیل لە خوێنەکە خانەکانی خوێن ئەبێتە هۆی ناجێگیریەک لە سیستمی گیرسانەوەی خوێن بۆیە ئەو کەسە لەگەڵ توانەوەی خانەکان ئەو جۆرە مارەی کە سێرەکەی لە شوێنی پێوەدان ئاوساوی ڕوایەت شینبوونەوەیەکی زۆر کە دەقە بە دەقە تۆخە بێتەوە لەگەڵ تێکشکانی خانە و بڵق لەوانەیە دروست بێت وردە وردە احتیمالە تەسیری هەیە بۆ سەر کۆندامی گورچیلە و لەگەڵ دڵ ئەمە ئەبێتەوەی ئەوەی دەرەنجامی پێوانەکە وردە وردە لەسەری قورس بێت بەڵام جۆرە پێوەدانێکێ هەستەکەی نسبەتی ژەهرەکە کەمە ئەوەی کە ئینڤۆنۆمینەشینی پێڵەن یعنی چەند نسبەتی ژەهر چۆتە جەستێ و کەسەوە لەوانەیە بەرکەوتنێکی سەریع بوو بێ و بەڵام ڕێژەیەکی زۆر ژەهر وەرنەگیرەوە ئەمە سێرگی حاڵەتی نەخۆشەکە جێگیرترە و جۆری ژەهرەکەش لەوانەیە فەرقەکە لە مار بۆ مار هەموو مارەکان یەک نەوعنین ئەمە ینی حاڵەتێکی دڵنیاکەرەوە بەڵام ئەگەر هەستمان کرد بەرەو پەککەوتنی ئەندامەکانە چێ ئەو کاتە ئەبێ هەموو بەشێکی بۆ چالاککەین متابعی گورچیلە متابعی خوێن بەربوون و خوێن گرسانەوە بە فحوسات مەسەن پیتی ئایەنار فاسی گورچیلە بڵە دووریا و کراتینی بۆ ئۆکەی CBC بۆ ئۆکەی بۆ تێکشکان و تەحەلولی خوێن و زائیدەن ئەوەی کە چاودێری ورد ئاگادارەکەین لەوانەیە ئەم کەسە بگاتە حاڵەتێکی ناجێگیری زۆر و ژەهراوی بوونەکە زۆرە کە پێویستی بە چاودێری ورد بێ زۆر کات کە بگاتە حەدی ئەوەی هەستکەی هەناسە بەرەو حاڵەتی پەکەوتن ئەڕوات ئەگەیتە ئەوەی کە نەخۆشگە پابندیەوە بکەی بیبەستی لە جیاز کە ڤێنتیلەیتەر بۆەوەی تا ئەوەی لەو ژەهراوی بوونە تێئەپەڕێ ئێمە یارمەتی بین بۆی کەسەکە بە زنگوی بێڵینەوە چکە مانەوەی کەسێک بە زنگوی بریتێ لەوەی کە دەورانی خوێن چالاک بێ زائیدەن هەناسەدان چالاک بێ ئەوەیە کە فریاگوزارێکە دیسانینەوە سەر A و B و C ئەی ڕێڕەوی هەوا B هەناسە پێدانە C دەورانی خوێنە کاتەکەمان بەرەو کۆتاڕوا دەستە خۆش بێ زۆر بەوردی بۆ شیکردینەوەی واداری بینەرەکانیش ماسوودیان لە بیر بێ کۆتا پرسیاری من ئەوەیە کە ئەمەش با هەمومان هۆشیاریمان نەبێ ئەو کەسێک کە ماریان دوو پشک پێوەیە دەمی وشکە بێت لەوانێ زۆر کات داوای ئاوت لێ بکە پێویستە لەم کاتەیە هەتاوەکو ئەم شتانەی بۆ ئەم شتانەمان بۆ کردووە گەینە لای پزیشکی بەڕێز پێویستە ئاوی بینێ یاخود چینەی نێ هەتایەتە ناو لە خۆشخانە شتێکی وانە کە بڵێن نابێ بەیش ئاو بخۆ کەسەکە مەسەندەمی وشە گوشکە بێ لە ترس و لە تۆقینەکەی ئەوەڵا کە مارێک پێوەیەوە ترسێ لەوەی کە ژیانی لە ناوبەرێت
طبعا دەمی وشکە بێ وروژانێکی ئۆتۆنۆمی ڕوایە کە دەمارە بە سۆزەکانی سمپەتەتێک چالاکە بێ کە بێتە هۆی ئەوەی لیانی دڵزیاب بکە دەمی وشک بێت لەرزین و هەموو گیانی بلەرزێ حاڵەتێکی تۆقین و لەوانەشە کاریگەری ژەهرەکە بێت کە ئێمە هەنە ژارێ مەسەن کۆلینەرجیکە بڵێن دامەکان بەرەو تەڕی و ئیفرازاتی زیاتر ئەبات سکرێشنی زیابێ بڵێن ئفرازات هەنێکیشی بەعکس و ئەنتیکۆلینەرجیکە کە بێتەوەی وشک بوونەوە و دەم وشک بوون و لیکی نامێنێ و ئەم شتانە ینی ژەهرەکان تۆزێک کۆمپلێکسن ینی مادی معقدن جۆرێک لە ئەماینۆ ئەسیدن کە بینی دەمارەکان لەویای ئیشەکە هەنێکەیە مەوقعی ئیشەکە هەنێکەیە بە سیستم ئیشەکە کە سیستمی گرتەوە ئەو حاڵەتی دەموشک بوونە یا بەرچاو ڕەش بوون یا وەکو حاڵەتێکی وڕێنەی لێ هاو معنای ژەهرەکە ئەو ژەهرەیە کە کاریگەرە کوشندەیە کە ژەهرێکە لەوانێت تەسیل لە سیستمی دەمارەکانی لەش بکە و کە بێتە هۆی ئەوەی کەسەکە گیان لە دەستبات بەڵام زۆربەی کات خۆشبەختانە ئەو پێوەدانانەی کە لێرە هەیە حاڵەتیان ینی نەوعەنما جێگیرە و ماوەیەک لە خەستەخانەکە ئەمێنەوە هەستەکەی ینی حاڵەتەکە تێئەپەڕێنێت زۆر زۆر سپاس زۆر زۆر سپاس هیوای تەندروستی بۆ هەمووان ئەگەر پێما بە تۆزێک زیاتر ئاگامان لە خۆمامێ بۆ نمونە چوونە کەژوکێ و هەنێک کەرەستە هەیە ئەکەیتە قاچە دیتر ناتوانێت بۆ نمونە مارچێتە ناو جلەکانتەوە یاخود ئەگەر پێڵاوت داکەن سێرێکی ناو پێڵاوەکەت کەی دایتەکێنێ دکتۆر هەندێک ڕێنمایی لەم چەشنە هەیە واکات ئیشەڵا بە دوور بن بەڵام تر هەنێک جاریش هەیە لە دەستۆیان نیە لەم کاتانە بە هیوایەکە ڕێنمایەکانی بەڕێزیان بتوانێت یارمەتی دەست دەستی خۆش بێت دکتۆر سپاس بۆ